ئامادەبوانی بەڕێز من فەرهادی شعبانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی پارتی کۆمۆنیستی ئێران بەر لە هەر شتێک بە شانازیە زانم جارێکی تر لێرە و لە بەرابەر ئێرادەی هەموو جەنگاوەران و شەڕوانانی پارێزەری کۆبانی بەتایبەت کچانی قارەمان و خۆڕاگری کۆبانی و لە نێویاندا فەرماندە ئاروین مێرکان کە بە پێشکەشکردنی گیانی خۆی لەسەر بەرزاییەکانی مشتەنور ئەو سەنگەرەی کرد بە گۆڕستان ژمارەیەک لە داعشیەکان سەری ڕێز دابنەوێنم. هەر لێرەوە سڵاوی خەڵکی خۆڕاگری ڕۆژهەڵاتی کوردستانتان پێشکەشەکەم بە ئێوە و بە خەڵکی قارەمانی کۆبانی کە هەر لە ڕۆژی 15 مانگی نۆی ساڵی 2014 زاینیەوە سەرەڕای گرتن، زیندان، ئەشکەنجەکردن، بەڵام هاتنە سەر شەقام و دروشمی پشتیوانی لە کۆبانی خۆڕاگریان لە شەقامەکان بەرز کردەوە. سڵاوی ئەوانتان پێشکەش. کۆبوونەوەی ئەمڕۆی ئێمە لێرە تەنیا مناسبەتێک نییە بۆ ئاوەدانکردنەوەی شارێک کە لە پێناوی ئازادی و پێشکەوتنخوازی و دیفاع لە کەرامەتی ئینسانی وێران کراوە. لە هەمان کاتدا ڕاگەیاندنی ئەو ڕاستیەیە کە هەمومان قەرزداری خەڵکی قارەمانی کۆبانی و شەڕوانەکانی لە بەرەیەکدا جەنگین و سەرکەوتن کە بەرەی هەموو ئینسانێکی شەریف و ئازادی خواز نەتەنیا لە کوردستان بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیهان بوو. بۆیە بەشداربوون لە ئاوەدانکردنەوەی کۆبانیە شانازیەکی گەورەیە و کەمترین ئەرکێکە کە ئەکەوێتە سەرشانی ئێمە. کۆنفرانسی ئاوەدانکردنەوەی کۆبانی لە ڕوانگەی ئێمەوە کۆنفرانسێکی خێرخوازانە نییە. کۆنفرانسێک نییە بۆ ئاوەدانکردنەوەی شارێک کە تووشی بەڵایەکی سروشتی هاتووە. ئەم کۆنفرانسە دەبێت کۆنفرانسێک بێت بۆ ڕێزگرتن لە هەموو شەڕوانانی قارەمانی شاری کۆبانی و خەڵکی شاری کۆبانی کە گیان لە سەردەست چوونە شەڕی هێزێکی دڵڕەق لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بە چەکی دەوڵەتانی کۆنەپەرستی ناوچەکە تەیار کرابوون. ئەگەر باس لەسەر تەسیراتی سیاسی شەڕی قارەمانانەی کۆبانیە دەبێت ئەوە بڵین کە شەڕوانانی کۆبانی دەرسی خۆڕاگریان بردە ناو ناخی کۆمەڵگای ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و جارێکی تر مێژوویان نووسیەوە. ئەوان نیشانیاندا کاتێک کە ئێرادەی جەماوەری و ڕێبازی حەقخوازانە یەک دەگرێتەوە چه حماسەغەت گەلێک دەخولکێت. کەم نەبوونەوە کەسانەی کە تا پێش کۆبانی پێیان وابوو پرۆسەی ئازادی خەڵکی کورد تەنیا لەسەر زلهێزەکان مەیسەر دەبێت. 36 ساڵ لەمەو پێش خەڵکی قارەمانی شاری سنە لە مقاومەتێکی کۆبانی ئاسای 24 ڕۆژەدا لوتی یەکێک لە ڕژیمە کۆنەپەرستانەکانی ئەم سەردەمەیان لە ئەرزدا کۆبانی بۆ ئێمە و بیرهێنەرەوەی ئەو حماسەیە. خەڵکی کورد لە کوردستانی ئێران خۆیان لەگەڵ خەڵکی قارەمانی کۆبانی لە یەک سەنگەردا دەبینەوە و لە ئەزموونەکانی یەکتر کەڵک وەردەگرن و دەرسی هاوسۆزی، هاوپشتی و بەهانای یەکترەوە هاتنی لێوەردەگرن.
ئێستا کە لەو کنفرانسە قسە لەسەر ئاوەدانکردنەوەی شاری کۆبانیە، ئێمە دڵنیاین، تەئکید دەکەمەوە دڵنیاین کە بانگەوازی ئەو کنفرانسە لەلایەن خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە گەرمی وەردەگیرێت. جەماوەری بەرینی خەڵکی کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان بە شانازیەوە لە ئاوەدانکردنەوەی شارە جوان و خنجیلانەکەی کۆبانیدا بەشداری دەکەن. بۆ کورتکردنەوەی قسەکانم پێویستە هەر ئەو چەند نوکتەیە بڵێم کە داعش و هاوپەیمانەکانی هۆکاری وێرانبوونی شاری کۆبانی بوون. ئێمە و خەڵکی مافخواز و تێکۆشەر پێویستە نیشان بدەین کە ئەگەر کۆنەپەرستان وێرانکەرن، ئێمە بیناکەر و ئاوەدانی دەگەڕنینەوە بۆ وڵات. پەیامی ئێمە بۆ دوژمنانی خەڵکی کورد و بۆ ناحەزانی کۆبانی ئەوەیە کە کۆبانی بە کوێری چاوی دوژمن ئاوەدان دەکەینەوە و لەو ئاوەدانکردنەوە بەشدار دەبین. سپاس بۆ ئێوەی بەڕێز بە هیوای سەرکەوتن. قيرنا وزاروكين ما هوارا وضايقين ما بوجيان قلك بشر أجر بدانا بدلي قبانا بندستانه قبانا هوارا واره روشا بالخدانه کردستان وار شیرانه کوبانه بندستانه کوبانه هوارا واره روشا برخدانه کردستان وار شیرانه مظلوما حتى عقيدا جسورانا حتى بريتانا جزر حدي حتى بوطاني جانداني جانم كردستان مظلوما حتى عقيدا جسورانا حتى بريتانا جزر حدي حتى بوطاني لسباب جنك كوباني كوباني وبالدستاني كوباني وارا واني رجبا برخداني كردستان وار شيراني كوباني بمدستاني وارا واني رجبا برخدانه کردستان وار شیرانه جگوندان حیا باشاران کمبونه بحزاران دیزو خوردی مقهرمان ترس خستیه ناو نیاران جگوندان حیا باشاران کمبونه بحزاران دیزو خوردی مقهرمان ترس خستیه و نوان یاران
کوبانه و بلدستانه کوبانه واروانه روژاوا بری خوردانه کردستان واری و شیرانه کوبانه بلدستانه کوبانه واروانه روژاوا بری خوردانه کردستان واری شیرانه کوبانه بلدستانه کوبانه واروانه روژاوا بری خوردانه کردستان واری شیرانه